پلانێکی نهێنی تۆم باراک بۆ گەمارۆدانی کورد چووە قۆناغێکی نوێ و مەترسیدارەوە بۆچی زەیدی و شەڕع یەکتر دەبینن. جێبەجێکردنی یەکێک لە مەترسیدارترین ستراتیژیەکانی تۆم باراک دەست پێ دەکات. قوربانیەکە کورد دەبێت. ئامانجەکەی بەهێزکردنی دەسەڵاتی ناوەندیە و ڕاستەوخۆ لێدانا لە قەوارەی کوردی لە باشوور و ڕۆژاوای کوردستان. تۆم باراک کە کار بۆ بەهێزکردنەوەی پایتەختەکان بەغدا و دیمەشق دەکات. ستراتیژەکە ڕوونە هەتا بەغدا و دیمەشق بەهێزتر بن. دەسەڵاتە نامەرکەزیەکان وەک هەرێمی کوردستان و ئیدارەی خۆسەری ڕۆژاوا لاوازتر دەبن و بەرەو پەراوێز خستن دەچن. ئەماش ڕێک ئەوەیە کە ئەو دەیەوێت. عزت شابنەدەر سیاسەتمەداری عراقی لەمبارەیەوە پەردەی لەسەر هەنگاوێکی نوێ لادا. بە پێی لێدوانی ئەو بڕیارە بەم زوانە عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی دیمەشق بکات و لەگەڵ ئەحمەد شەڕع سەرۆکی سووریا کۆ ببێتەوە. لووتکەی ئەم دیدارەش سەردانی مەزاری سەیدە زەینەب دەبێت، بەڵام ئامانجەکان قوڵترن. ئەم نزیک بوونێوەیە تەنها بۆ شکاندنی بەسەڵەکی پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە نییە، بەڵکو هەوڵێکی ڕێکخراوە بۆ بەهێزکردنی ناوەندێتی و لاوازکردنی فیدراڵیەت و دەسەڵاتی ناوەندێتی کە ویستی تۆم باراکە. هەروەها لاوازکردنی پێگەی کورد لە هاوکێشە هەرێمیەکاندا بە دوای خۆی دادەهێنێت. چەند جارێکیش لە پەیامەکانیدا تۆم باراک ئەوەی نەشاردۆتەوە کە فیدراڵیەت بۆ ئەم ناوچەیە نابێت، پێویستە دەسەڵاتی مەرکەزی بەهێز بکرێت. ئەم هەنگاوەی زەیدی و شەڕعیش بەم ئاراستەیە، بە تایبەت کە باراک نوێنەری ترامپە بۆ دۆسیەی ئەم دوو وڵاتە. لە بەرامبەر ئەم دۆخە مەترسیدارەدا سەرکردەکانی کورد لە شوێنی ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شەپۆلە نوێیە خەریکی قوڵکردنەوەی ناکۆکیانەوە خۆیەکانیانن. بۆ چوونی تۆ چییە؟ ئایا ئەم نزیک بوونەوەیە دەبێتە گورز بۆ هەرێمی کوردستان و ڕۆژاوا؟